ئێمە ئەڵێین با هەبێت، بەڵام خۆتان و کۆمەڵگا و خێزانیش مەکەنە حاڵەتێکەوە کەیتر وا بکەین هەستکەین ئێمە لە سژنین. لەبەری کە مناڵێکمان لە شەشە واسکەین لە چاودێری ورداین، مناڵێکمان نەخۆشەوە بە دیارەوەی. عینەن وای لێ هاتووە. ناکرێ ئەمە. من ئەڵێم ئەمە قۆناغێکی گرنگە. ئێستا سەرمان واقعەکە هاتۆتە پێش، بەڵێ چارەنووسی تو ئەمە دیاریەکە، بەڵێ ئەو نە هەوڵ بە لەو سەر و پەشیمان نەبیت، هەموو هەوڵێکی بۆ بە تەنانەت ململانەیەکی تەواو بکات تاوەکو ئەو حەدەیە گەیتەوە کە ملی خۆتی بۆ بشکێنیت. بەڵام بە سترێس نا، بە ترس نا، بە قەلەقی نا، بە دڵە ڕاوکێ نا، بەمە ناکە تۆ ئیستاکەنە نەک هەر شەشی تیادا بنیت بڵێ وەڵا ئەم ساڵیش خۆمێنمەوە دەرەجە ساڵی لە تەمەنی تۆ دەرەجەی تیانیت، وەڵام ساڵ دەرەجەی منە وەڵای شڵا بە تەمام ئەم ساڵ دیکۆڕ ماز بێنە. ئێمە ئەڵێین ئەم خوێندنە خوێندنێکی گرنگە، قۆناغی 12ەیە. دەستی هەمووتانە وشین پێشەوەی کە بێنە ئەم قۆناغەوە بەنامەیەکی جوانتان هەبێ، کاتەکانتان تەحدید کردە بێ، جدی بن لە وەختەکانتانە، کتێبەکان کە ئەخوێنەوە بڵێن ئینشاءڵڵا ئەم ساڵ ئەبێ دەرچین لەگەڵ یەکەم خوێندنەوەیە بە پشتیوانی پەروەردگارە بێ ئەم قۆناغە تێپەڕێنین، ئەبێ ئەوەی کە هەمانە لەبەری کەین بە مجرد ئەوەی کە مادەکەمان خوێنەوە یەکجا بەسەری چووینەوە بەی پرسیارەکانی ساڵەکانی پێشوو بێنین، خۆمان فێرکەین، خۆمان وا ڕابێنین، لە نوێژی بەیانیەوە بەخەبەر بین، قاو چامان لابێت لە ڕۆژانەیە کە بە ڕۆژوونین، سەعیەکی باش بکەین، شەو زوو بنوین، گوێ لە مامۆستاکەمان بگرین، خۆمان پەرد نەکەین لە بینی مەلزەمە و محازەرە و ئینتەرنێت و شەرح بە یوتیوب و دار و بەرد. نەخێر، یەک مامۆستا، یەک مەنهەج، یەک کتێب کە لەسەری ڕابیت و لەسەری بخوێنیتەوە، بەسەر ئەم هەموو مامۆستایە وەڵا لەوە تەقویەکە تێنەگەیشتم، مەرشم مامۆستای خصوصیەک لە مامۆستای خصوصی لەگەڵ ڕێزما بۆتان دەرکەوت ئەوانەی کە لە قۆناغەکانی خوێندنان و بەهادیئی ئەخوێنن و خۆیانش برزە نەکردووە و لە قوتابخانە حکومیەکانن سەرکەوتووتر لە لەوانی تر، ئەوانی کە خۆیانش برزە کردووە شتێکیان بۆ نەماوەتەوە. بۆیە ئەم شپرزەبوونە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە باسی ڕۆیشتنەکە ئەفەرمێت ئەوەی کە زۆر لە گوێدرێژەکەی یا هەر پاڵی پێوەنی و هەر پێ بە بانزینانێ ئەفەرمێن نە ڕێگەی پێ بڕا نە حیوانەکەشی بە ساخی گەیانە شوێنی خۆی، واتە تۆ هەر ئەوە پێ لە بانزین تونکەی یان ئەو نە ئەسپەکەی ژێرت ماندووکەیت لەژێر تا ئەمرێ و ئەپسێ. بۆیە ئەڵین ئەمە گرنگە، ئیهتیمامێکی زۆرێوێت، بەڵام بە تەبیعی یەشم لەگەڵ کەسوکارە دانیشم، دانیشیان لەگەڵا خۆم، نوێیشان بە جەماعەت لەگەڵا ئەکەم، قسەی خۆشیان لەگەڵا ئەکەم، کاتێکیشم هەیە بۆ سیرکردنی سۆشیال میدیا، کاتێکیشم هەیە بۆ چوونە دەرەوە لەگەڵیانە، بۆ سەردان، بۆ یەکتر بینین، چکە ئەم حاڵەتە ئەم عوزلەی و ئەم گۆشەگیریە حاڵەتێکی ئۆتیزمی دەرونی دروست دەکات کە ئەخیرەکەی پیرۆز نییە، بی بە دکتۆرێکی فاشلیت. چکازانن گەورەترین ئیشی دکتۆر ئەو عیلاقەیە کە لەگەڵ نەخۆشا دروستەکە. نەخۆش نازانێت چی لە مێشکی توایە، بەڵام ئەو کۆمیونیکیشن سکیڵەی کە لە بینی تۆ نەخۆشا گۆڕێتەوە، نەخۆش چاوی لەوەیە، چۆن بۆی شەرحەکەی، چۆن پێشوازی لەیەکی، چۆن قسەی بۆەکەی، چۆن جووی لێگری، چۆن نەخۆشەکەی بۆ تەشخیسەکەی، چۆن بۆی ئاسانەکەی، چۆن تێگەێنیت، لەوانەیە زۆر زیرەک و عەبقەری بیت، بەڵام ئەم بەهرەیەوتیانە بێ لەو سەر ئینسانێکی کۆمەڵایەتینی دو دکتۆرێکی فاشلیت. بۆیە مەفروض نییە تۆ لە کۆمەلگاکە و دابڕی لەبەری کە سەعیو هەیە.